راپۆرتی پلەنۆمی نۆهەمی کومیتەی ناوەندی کۆمەڵە بەشی یەکەم. بەم جۆرە ئاگادارتان دەکەینەوە کە پلەنۆمی نۆهەمی کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حەزبی کۆمۆنیستی ئێران لە ڕۆژانی شەممە و یەکشەممە 4 و 5 ڕێبەندانی 1404 هەساوی بە سرودی ئەنتەرناسیۆناڵ و خۆلەکێک بێدەنگی بۆ یادی گیانبەختکردوانی بەفرامبار و هاوڕێیان نەسرین شوجاعی و سەعید وەیسی کە لەم دوایەنەدا ماڵەوەیان لە ژیان کرد کارەکانی دەست پێ کرد. لەم پلەنۆمەدا ئەندامانی کومیتەی ناوەندی حەزبی کۆمۆنیستی ئێران، ئەندامانی کومیتە دەرەوەی وڵات و کۆمەڵێک لە کادرەکانی حەزب وەک چاودێر بەشدار بوون. کارنامەی دانیشتنەکانی پلەنۆم بریتی بوو لە راپۆرتی سیاسی و تەشکیلاتی کۆمیتەی ڕێبەری کۆمەڵە، ئامادەکاری بۆ کنگرەی 19هەمی کۆمەڵە، تاوتوێکردنی بڕیارنامە پێشنیارکراوەکان و دابەشکردنی ئەرکە ناوخۆیەکانی کومیتەی ناوەندی. سەرنجی سەرەکی پلەنۆمەکە لەسەر راپۆرتی سیاسی کومیتەی ڕێبەری بوو، ئەوەی کە لە خوارەوە دەیخوێنینەوە هێڵە گشتیەکانی راپۆرتی سیاسیە بە پلەنۆمی نۆهەم. کوشتاری خۆیناوی 19 و 20 بەفرامبار خاڵێکی وەرچەرخان بوو لە پێشاچەکانی ئەم دوایە ئێراندا. کۆماری ئیسلامی بە پەنابردن بۆ توندوتیژی بێبەزەیانە و بێوێنە توانی بە شێوەیەکی کاتی پێش بە شەپۆلی یاخێزی ژەماوەری کۆنترۆڵ بگرێت. بەڵام ئەم پێشگرتنە بەو مانایە نییە کە ڕژیم قەیرانەکانی تێپەڕاندووە. ئەوەی ئێستا لەگەڵی بەرەڕووین ئەوەیە کە کۆمەڵگای ئێران پێناوەتە قۆناغێکی نوێ گۆڕینی هاوسەنگی هێز، قۆناغێکە هەم هەڕەشەی جددی و هەم دەرفەتی مێژووی بۆ هێزە چەپ و پێشکەوتنخوازەکان لەخۆ دەگرێت. ڕەهەندەکانی ئاخێز و لۆژیکی سەرکوتکردنی بێبەزەیانەی ئاخێزی ئەم دوایە کۆمەڵانی خەڵکی ئێران سربەخۆ لە بانگەوازی فەرمی هێزە سیاسیەکان و تەنانەت سربەخۆ لە ڕاگەیاندنی پشتیوانی دەرەکی و بەتایبەت ئەمریکا ڕۆژ بە ڕۆژ بەربڵاوتر و جەماوەریتر دەبوو. ڕاگەیاندنی پشتیوانی ئەمریکا و بەڵێنی هاوکاری لە دۆخێکدا کە ناڕزایەتیەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرەیان دەسەند لەلایەن ڕژیمەوە وەک زەنگی مەترسی کۆتایی چاوی لێکرا. کۆماری ئیسلامی لە هەر قۆناغێکدا کە بوونی خۆی لە مەترسیدا ببینێت پەنا بۆ سیاسەتی مانەوە بە هەر نرخێک دەبات و لە هیچ ئاستێک لە جنایەت دەست ناپارێزێت. ڕۆژانی پێنجشەممە و هەینی 18 و 19 بەفرامبار کۆماری ئیسلامی بە فەرمانی ڕاستەوخۆی خامنەئی یەکێک لە تاوانە ترسناکەکانی مێژووی خۆی ئەنجامدا. سەرەتای سەرکوسەکە بە بڕینی تۆڕەکانی ئینتەرنێت و تەلەفۆن لە سەرانسەر ئێران دەستی پێکرد. لە هەندێک پارێزگا لەوانە پارێزگای مەرکەزی تەنانەت تۆڕی کارەباش پشڕا بۆ ئەوەی زەمینە بۆ کوشتاری شەوانە خۆش بکات. هێزە چەکدارەکان لە تاریکی شەودا بە چەکی ئۆتۆماتیکی لە شەقامەکاندا تەقەیان لە جەماوەری بێچەک کرد. لە ماوەی چەند کاتژمێرێکدا دەیان هەزار کەس گیانیان لەدەستا. ئەو هێزە ڕاهێنراوانەی کەوا دیارە بۆ ڕۆژێکی لەو شێوەیە ئامادەکرابوون بەبێ دوودڵی تەقەیان لە هەر کەسێک دەکرد کە دەستیان پێڕادەگەیشت. بە وتەی شایەت حاڵەکان سەدان بریندار لە نەخۆشخانەکان ڕاکێشراونەتە دەرەوە و بە گولەی کۆتایی کوژراون. ئامانجی سەرەکی ئەم کوشتارە بریتی بوو لە پێکێنانی ترس و خۆف لە ئاستێکی بەربڵاودا. دارودەستەی سەر بە ئیتلاعاتیش هاتبوونە ناو خۆپێشاندەران و بە کەڵگوەرگرتن لە تاریکی شەو هێرشیان دەکردە سەر خەڵک و برینداریان دەکردن. هێشتا هیچ ناوەند و ڕێکخراوێکی نێودەوڵەتی مافی مرۆڤ نەیتوانیوە ڕەهەندە ڕاستەقینەکانی ئەم کارە ساتە بە تەواوەتی بەڵگەمەند بکات. ئامارەکان بەردەوام لە بەرزبوونەوەدان. بە گوێرەی خەمڵاندنەکان زیاتر لە 20,000 کوژرا و دەیان هەزار بریندار و زیاتر لە 100,000 کەسیش دەستگیر کراون. تەنانەت هەندێک لە سەرچاوەکان باس لە دەستگیرکردنی سەدان هەزار کەس دەکەن. لە کەمیم کوشتارە بە کۆمەڵەدا بزوستنەوەی ناڕزایەتی جەماوەر بۆ ماوەیەکی کاتی دامرکاوە. کۆماری ئیسلامی توانی سیستەمی کۆنترۆڵی ئەمنیەتی خۆی ڕێک بخاتەوە، بەڵام ئەم کۆنترۆڵە لەسەر بنەمای ترس و توندوتیژی بنیادنراوە هەر بۆیە ڕەواڵەتی و لاوازە. گرانی و هەڵاوسانی بێسنوور، دابەزینی بەردەوامی بەهای تمەنی ئێران، بێکاری بەربڵاو و داڕمانی بژێوی هەژاران و چینی مامناوەند نیشانەی ئەو قەیرانە قوڵ و لە ڕادەبەدەرەن کە سەرجەم بوارەکانی ژیانی خەڵکی لە خۆگرتووە.
ڕژیم نەپلانێکی بۆ باشترکردنی دۆخی ژیانی خەڵکەیە و نەتوانایی چاکسازیەکی ڕاستەقینە. لەم ڕووەوە ناڕزایەتی کۆمەڵایەتی وەک سکڵی ژێر خۆڵەمێژ ماوەتەوە و بزووسنەوە داواکاری تەوارەکان وەک پێویستیەک بۆ مانەوە دوای ماوەیەک لە هێوەربوونەوە سەر لە نوێ سەر هەڵدەدەنەوە. ئاسۆی کوردماوەی سیاسی لە ئێران. لە کوردمەوەدا چەندین سیناریۆی سەرەکی دوور لە چاوەڕوانی نین. لە هەموو ئەم سیناریۆیاندا سێ پێکاتەی هاوبەشن. یەکەم سوپای پاسداران و دام و دەستگای ئەمنیەتی لە چەقی ململانێکدان. دووهەم سیمای ڕێبەرایەتی سیاسی دەگۆڕێت. سێهەم جۆرێک لە سازان بە چڕی و لە فۆرمێکی جیاواز لەگەڵ ئەمریکا ڕوودەدات. چوارەم سناریۆی مەرگی خامنەئی. یەکەم سناریۆی خۆڕاگری و شکست. لەم سناریۆیەدا بازنەی بەرتەسکی دەسەڵات ئامادەی پاشەکشە لە بەرامبەر ئەمریکادا نییە و لەسەر سیاسەتی گۆشەگیری و ڕوبەڕووبوونەوە پێداگیری دەکات. بە شێوەی شارەوە یان ئاشکرا لەسەر درێژەدان بە پرۆژە ئەتۆمی و موشەکیەکان و بەهێزکردنی پرۆکسیەکان بەردەوام دەبێت. لەم حاڵەتانەدا ئەگەری هێرشی نیزامی ئەمریکا یان شەڕی بە وەکالەت لەلایەن ئیسرائیلەوە زیاتر دەبێت. کۆماری ئیسلامی کاردانەوەی دەبێت و هێرشی موشەکی دەکاتە سەر چەند ئامانج لە ناوچەکەدا، بەڵام سەرنجام بە لەبەرچاوگرتنی هاوسەنگی هێزی واقعی لە سەرزەوی شکست دەهێنێ و ناچار دەبێت بە گوێرەی خواستی ئەمریکا ڕێکەوتنێکی سەپێنرا واژۆ بکات. لەم پرۆسەیەدا ڕێبەرایەتی و کەسایەتیە سەرەکیەکانی ناو دەسەڵات دەگۆڕدرێن. دووهەم سەناریۆی سازان لەسەرەوە. بۆ خۆپاراستن لە شەڕ ڕژیم مل دەدات بە سازان و مەرجەکانی ئەمریکا قبول دەکات، بەڵام سازانێکی لەو شێوەیە بەبێ گۆڕانکاری لە ڕێبەرایەتیدا ممکن نییە. لەم سناریۆیەدا ڕوخسارەکان دەگۆڕدرێن و دەسەڵات ڕێک دەخرێتەوە بە جۆرێکە سازشەکە لانیکەم تا ڕادەیەک لە ئاستی چاوەڕوانیە ناوخۆیی و دەرەکیەکاندا بێت. سێهەم سناریۆی سەرهەڵدانی بزووسنەوەیەکی پۆپۆلیستی فاشیستی. لەم سناریۆیەدا درزەکانی ناوخۆی ڕژیم قوڵتر دەبنەوە و پاکچاوی خوێناوی لە ناو حکوومەتدا ڕوودەدات. لەسەر بەستێنی خێرانی ئابووری، داڕمانی متمانەی گشتی، بێئاسۆیی کۆمەڵایەتی و پێویستی بەشێک لە سەرمایە و دام و دەستگای ئەمنی بە نەزمێکی یاسنین، بزووسنەوەیەکی پۆپۆلیستی فاشیستی لە دڵی حکوومەتەوە لەدایک دەبێت. تایبەتمەندیەکانی ئەم هەلومەرجانە بریتین لە قەیرانی ئابووری لە ڕادەبەدەر و بێتوانایی ئەم پێکاتەی ئێستا بۆ وەڵامدانەوە لە دەستدانی مەشروعیەتی ئیدۆلۆژیک و سیاسی، ترسی چینی مامناون لە ناجێگیری و داڕمانی بەتەواوەتی، پشبەستنی ڕەوتی نوێ بە ناسیۆنالیزم، بەڵێنی ڕزگاری نەتەوەیی. ئەم ڕەوتە بۆ کەمکردنەوەی قەرانەکان هەندێک سازشی دیاریکراویش لەگەڵ ئەمریکا دەکات و بەدانی کۆمەڵێک ئەمتیازی سنووردار چینی مامناوەند بۆ ماوەیەکی کاتی بێکاریگەر و ئومێدوار دەکات. چوارەم سەناریۆی مەرگی خامنەئی. مەرگی خامنەئی بە هەر هۆکارێک و بە هەر شێوەیەک بێت دەتوانێت ببێتە هۆی سەرهەڵدانی قێرانێکی ئاشکرای دەسەڵات. لە ئەوە دۆخێکدا ململانێ نێوان باڵە جیاوازەکانی ناودەسەڵات تونتر دەبێتەوە. سەرنجام ئەو باڵێکە زۆرترین هێزی نیزامی و ئەمنی و ئابووری لەبەردەستایە زاڵتر دەبێ و دەسەڵات دەگرێتە دەست. ئەم باڵەش بۆ سەقامگیرکردنی جێگە و پێگەی خۆی پەنا دەباتە سازان لەگەڵ ئەمریکا.